کڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتەوەی عەزیزین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی سێشەممە. سەرەتا سەردێڕێی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. خۆکوژی واحید چاوەران لە زیندانی ئیلام. درێژەی هەڕەشەی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان. کوژران و برینداربوونی 9 کرێکار لە عەسەلویە، ساوە و هەمەدان. پەروەندە سازی تازەی دەستگای قەزایی بۆ ئیلاهە محەممەدی و نیلوفەر حامەدی. ڕێپێوانی لایەنگرانی ژینگە هاوکات لەگەڵ کۆبوونەوەی داوس لە سوئیس. وا خۆپیشاندانی کرێکارانی قبرس دژی بەکارهێنانی خاکی وڵاتە بۆ شەڕی فەلەستین. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی دووشەمە 25 بەفرانباری 1402 هەتاوی خانەنشینکراوانی مخابرات بۆ جارێکی دیکە لە شارەکانی کوردستان و ئێران دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. خانەنشینکراوانی مخابرات بە پێڕەواڵی هەر هەفتە لە شارەکانی سنا، کرماشان، ورمێ، ئیلام، زەنجان، عەراق، خۆڕەماباد، تاران، مەشهەد، ئیسفەهان، ئەهواز و چەند شاری دیکە ئێران لە ئاسبایەخ نەدانی بەرپرسانی ڕژیم بە کێشە و گرفتەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. خانەنشینکراوانی مخابرات خوازیاری چوونە سەرەوەی یاسیەق دەست و مەزایە با کردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بوون. خۆکوژی واحید چاوەران لە زیندانی ئیلام. ڕۆژی دووشەمە 25 بەفرانبار واحید چاوەران باندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئیلام لە ناڕەزایەتی بە سەپاندنی سزای زیندان بەسەریدا دەستیدایە خۆکوژی و بە پەیزانیاریەکان باری تەندروستی ناجێگیرە. واحید چاوەران ڕۆژی 2 پوشپەڕی ئەم ساڵ لە کاتی چوونە دەرەوە لە وڵات لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەرکرا. ناوبراو لە ماوەی بەندکردنی جان لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشوو باوەمبەستی وەرگرتنی ئاعترافی یەکجباری بە سەختی شکنجەدرا. ئەو بەندکراوە سیاسیە دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تەمەزەکانی هەوڵی دەربازبوونی نایاسایی لە سنوور، هانزانی خەڵک بۆ توندوتیژی، تێکدانی یاسایشی نەتەوەی و تەبلیغ دژی نیزام بە 12 ساڵ زیندانی تەعزیری و 12 ساڵ دوورخرانەوە بۆ زیندانی زاهیدان مەحکوم کرا. واحید چاوەران ڕۆژی دووشەممە دژ بۆ حکومە نامرۆڤانەیە دەستی دایە خۆکوژی، بەڵام لەلایەن هاوبەندیەکانیەوە ڕزگار و بۆ ناوەندە دەرمانیەکان گوازرایەوە. مانگرتن لە خواردنی حامد قەرەوغڵانی لە زیندانی ورمێ. حامد قەرەوغڵانی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ورمێ کە لە ئێستادا حکمی 13 ساڵ زیندانی تێپەڕ دەکات لە ناڕازایەتی بە بێبەشکردنی لە دەرمان دەستی داوەتە مانگرتن لە خواردن. حامد قەرەوغڵانی لە ڕێکەوتی هەفتی پوشپەڕی ساڵی 99 هەتاوی لەلایەن نەزارەتی دەسەڵاتەوە دەست بەسەر و پاش لێپرسینەوە بۆ زیندانی ورمێ گوازرایەوە. ناوبراو لە 2 پەروەندەی جیاجیا بە تەمەسەکانی هاوکاری لەگەڵ یەکێک لە حەزبەنێرەکانی ڕژیم، بێڕێزی بە پیرۆزیەکانی ئیسلام، هێرش بۆ سەر بنکەکانی بەسیج، بێڕێزی بە ڕێبەری و تەبلیغ دژی نیزام و محاربە مەحکوم کرا. ئەو حکومە لەلایەن زادگای باڵای وڵاتەوە بۆ 14 ساڵ و 1 مانگ زیندانی تەعزیری گۆڕدرا کە 13 ساڵی بۆ جێبەجێکراوە. ئەو بەندکراوە سیاسیە نەخۆشە و پێویستی بە دەرمان لە دەرەوەی زیندان هەیە، بەڵام بەرپرسانی زیندان ناوبراویان لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کردووە و ئێستا گیانی لە مەترسیدایە. برینداربوونی 2 کۆڵبەر لە سنووری نەوسود. شەوی هەینی 22 بەفرانبار 2 کۆڵبەری خەڵکی جوانڕۆ بە ناوەکانی ناسیح مرادی و ئومید ئەحمەدی بە تەقێزەکانی ڕژیم لە سنووری نەوسود بریندار کرا. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز لە ساڵی 2023 زاینیدا سەرجەم 299 کۆڵبەر لە ناوچە سنووریەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە هۆکارەکانی تەقەی ڕاستەوخۆ، بەربوونەوە لە بەرزایی، بەستەڵەک و سەرما بردوویی و تەقینەوەی مین کوژراون و بریندار بوون. لەو ڕێژەیە 32 کۆڵبەرگیانیان لەدەستاوە و 267 کۆڵبەری دیکە بریندار بوون کە 30 کەسیان منداڵە. درێژەی هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان. ڕۆژی دووشەمە 25 بەفرانبار ئەرتەشی تورکیا لە ڕێگەی تۆپخانە و پەهبادەوە چەندین ناوچە لە ڕۆژاوای کوردستان کرد ئامانج و بۆ هۆیەوە 2 کرێکار بریندار بوون و زیانێکی زۆری مادی بە ژێرخانە خزمەتگوزاریەکان گەیشت.
بە پێی راپۆرتەکان تۆپخانەکانی ئەرتەشی تورکیا ناوچەی زرکانیان بە چڕی بردومان کردووە و لە ئاسمانیشەوە پابادەکانی دەوڵەتی تورک ناوچە نەوتیەکانی ڕەمیڵان دوو وێزگەی کارەبا لە دەربەسپی و پۆمپێکی بەنزینیان لە عەمودا بردومان کردووە. لە ئاکامی ئەو هێرشانەدا دوو کرێکار بە سەختی بریندار بوون و بەرقی 900 گوند پچراوە. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالس لە ناوچە نەوتیەکانی باشووری ئێران. کرێکارانی ئەرکان سالسی شاغڵا ناوچە نەوتیەکانی باشووری ئێران ڕۆژی دووشەممە 25 بەفرامبەر بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام لە ناڕەزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ئەرکان سالس خوازیاری پێدانی ئەقدەستە دواخراوەکانیان بردنە سەرەوەی ئاستی حەقدەست، بەکردەوە دەراتنی گەڵاڵەی ڕێزبەندی پیشەکان، پێدانی بۆنی کرێکاری، بەکردەوە دەراتنی یاسای نەوتکارت، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و گۆڕانی گرێبەستەکانیان بوون. کوژرانەوە برینداربوونی 9 کرێکار لە ئاسەلوویە و ساوە و هەمەدان. ڕۆژی دووشەممە 25 بەفرامبەری 1402 هەتاوی لە 3 ڕووداوی جیاجیای کاردا لە شارەکانی ساوە، ئاسەلوویە و هەمەدان دوو کرێکار بەهۆی نەبوونی مەنی گیانیان لەدەستداوە و 7 کرێکاری دیکەش بریندار بوون. بە پێی راپۆرتەکان بەهۆی تەقینەوەی مەخزەنی توانەوەی ئاسن لە کارخانەی کوشان نوبین پارس لە شارستانی ساوە 7 کرێکار بریندار بوون کە باری تەندروستی دوو کەسیان ناجێگیرە. لە شاری ئاسەلوویە کرێکارێکی شاغڵ لە فازی 14 پارسی جنوبی بەهۆی بەرکەوتن لەگەڵ بەرقی فشارقەوی گیانی لەدەستە. لەلایەکی دیکەوە کرێکارێکی سیمبان لە شاری هەمەدان لە کاتی کارکردندا بەهۆی بەڕگرتووی بە سەختی بریندار و پاشگواستنەوەی بۆ نەخۆشخانە بەهۆی قورسی برینەکانی گیانی لەدەست. پەروەندە سازی تازەی دەستگای قەزایی بۆ ئیلاهە محەممەدی و نیلوفەر حامدی. ڕۆژی دووشەممە 25 بەفرامبەر و 1 ڕۆژ بە دوای ئازادی ئیلاهە محەممەدی و نیلوفەر حامدی لە زیندانی ئەڤین دەستگای قەزای ڕژیم پەروەندەی تازەی بۆ ئەو دوو ڕۆژنامەوانە بە بیانوی ڕەچاونەکردنی حیجابی جواری ساز کردووە. ئیلاهە محەممەدی و نیلوفەر حامدی دوو هەواڵنێری ڕۆژنامەی شەڕ بوون کە پاش قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی لەگەڵ ئەمجەد ئەمینی باوکی ژینا و توێژیان کرد و دەقی راپۆرتەکەیان بڵاو کردەوە. دواتر هەردووکیان لەلایەن هێزانیەکانەوە دەست بەسەر کران و ڕۆژی یەکشەممە 24 بەفرامبەر پاش زیاتر لە 15 مانگ بەندکران بە دانانی وەسیقەی 10 ملیار تمەنی لە زیندانی ئەڤین ئازاد کران. ئەو دوو ژنە ئازادی خوازە لە کاتی ئازادیدا حجابیان لەسەر لادا و لەلایەن خەڵک و کەسوکاریانەوە پێشوازی گەرمیان لێکرا. سەپاندنی سزای نوێ بەسەر نەرگز محەممەدی. ئەکاونتی نەرگز محەممەدی چالاکی مافی مرۆڤ و براوەی خەڵاتی نۆبێلی ئاشتی کە لە زیندانی ئێڤین بەندکراوە ڕایگەیاند کە دەستگای قەزای ڕژیم سزای 15 مانگ زیندانی دیکەی بەسەردا سەپاندی. دادگای ئینقلابی تاران نەرگز محەممەدی بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 15 مانگ زیندانی تەعزیری، 2 ساڵ دوورخستنەوە بۆ دەرەوەی تاران، 2 ساڵ قەدەغەی چوونە دەرەوە لە وڵات، 2 ساڵ قەدەغەی چالاکی لە گروپە کۆمەڵایەتی و سیاسیەکان، هەروەها 2 ساڵ قەدەغەی بەکارهێنانی مۆبایلی زیرەک محکوم کردووە. شایانی باسە کە لە ساڵی 1402 هەتاویەوە تا بە ئەمڕۆ ئەمە پەنجەمین جارە کە نەرگز محەممەدی سزای بەسەردا دەسەپێنرێت و کۆی پێنج سزاکەی بەگشتی 12 ساڵ و 3 مانگ زیندان، 154 زەربە شەلاق، 2 ساڵ قەدەغەی چوونە دەرەوە لە وڵات و 2 ساڵ دوورخستنەوە لە پارێزگای تاران ئەگرێتەوە. ئەشکەنجەی مەعسوومە سنەوبەری لە بەندی تاکەکەسی زیندانی کەرەج. بە پێی راپۆرتی کانونی پارێزەرانی مافی مرۆڤی ئێران، بەندکراوێکی سیاسی بە ناوی مەعسوومە سنەوبەری کە بە 9 ساڵ زیندان محکوم کراوە بە بڕیاری قازی دادگای ئینقلابی کەرەج ماوەی 13 مانگە لە بەندی تاکەکەسی زیندانی فەردیسی کەرەج ئەشکەنجەی دەرونی دەدرێت. مەعسوومە سنەوبەری خەڵکی تەبرێز و لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینا لە شاری کەرەجە. ناوبراو لە خێزاندار و دایکی کچێکە و ڕۆژی 22 سەرماوەزی 1401 هەتاوی دەست بەسەر و ڕۆژی 14 بەفرامبەر پاش 40 ڕۆژ لێپرسینەوە بۆ بەندی ژنانی زیندانی فەردیسی کەرەج گوازرایەوە. ناوبراو بە لیدەری ناڕەزایەتیەکان تۆمەتبار کراوە و لەلایەن قازی پەروەندەکەیەوە بە 9 ساڵ زیندان محکوم و لە دۆسیەکی دیکەدا بڕیار دراوە تا کۆتایی ماوەی بەندکرانەکەی لە بەندی تاکەکەسیدا بمێنێتەوە. ڕێپێوانی لایەنگرانی ژینگە هاوکات لەگەڵ کۆبوونەوەی داوس لە سوئیس.
ڕۆژی دووشەمە 25 بەفرانباری 1402 تاوی لایەنگرانی ژینگە و دژبەرانی نظامی سەرمایه‌داری لە شارۆچکەی داوسی سوئیس هاوکات لەگەڵ کۆبوونەوەی جیهانی ئابووری خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان بەشداربوونی ئەم ڕێپێوانە خوازیاری بەرگاربوونەوەی جددی لەگەڵ گۆڕانکاریەکانی کەشوهەوا و هەروەها بەهێزکردنی سۆسیالیزم بوون. وەزیری بەرگری سوئیس ڕۆژی دووشەممە ڕایگەیاند کە 5,000 هێزی پۆلیس بۆ دابینکردنی ئەمنیەتی دانوستانی ڕێبەرانی جیهان لە داوس جێگیر کراون. شانی باسە کە 54مین کۆبوونەوەی ساڵانەی کۆمەڵگەی جیهانی ئابووری بە دروشمی نوێکردنەوەی بڕوا لە 15 ژانویە تاکو 19 ژانویە لە داوسی سوئیس بەڕێوە دەچێت. و دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی کرێکارانی قەبرس دژی بەکارهێنانی خاکی وڵاتە بۆ شەڕی فەلەستین. ڕۆژی دووشەممە 25 بەفرانباری 1402 کۆمەڵێک لە ئەندامانی فدراسیۆنی کاری پانسیپراس کە گەورەترین یەکێتی کرێکاری قەبرسە لە خۆپیشاندانێکی گەورەدا ناڕەزایەتی خۆیان لە ئاڵتەبوونی بنکە نظامیەکانی ئەمریکا و بەریتانیا لە وڵاتە نیشاندا. بەشداربوونی و ناڕزایەتیە داوایان لە شۆڕای ئەمنیەتی مەلی قەبرس کرد تا کۆتایی بە هەبوونی هێزەکانی بریتانیا و ئامریکا لە وڵاتە بێنن تاکو نەتوانن لە خاکی قەبرس بۆ هێرشکردنە سەر خەڵکی فەلەستین و یەمەن کەڵگوەربگرن. خۆپیشاندەران هێرشەکانی ئەمریکا و بریتانیایان بۆ سەر یەمەن و کەڵگوەرگرتنیان لە خاکی قەبرس بۆ گواستنەوەی چەکوچۆڵ بۆ ئیسرائیل بە توندی مەحکوم کرد و خوازیاری ڕاگررتنی دەستبەجێ شەڕ بوون. کرێکاران دروشمەکانی قەبرس فەلەستین هاودەنگی بریتانیا بشۆ دەرەوە بنکەکانی بریتانیا شاراوە نین و دوژمنی قەبرسیەکان ئەمپریالیزمیان بەرز کردەوە. دەستەی شۆڕای ئاشتی قەبرس لەو کۆبوونەوە بەشدار بوون و ڕایانگەیان قەبرس نەخاکی سەربازانی ئەمریکایی و بریتانیایە نەخاکی ناتۆ. ئێمە نامانەوێت وڵاتەکەمان لە کۆمەڵکوشکردنی خەڵکی فەلەستین بەشدار بێت. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا هەر شاد و کامرامن.